ئەمانە کۆمەڵێک زانیاری بوون کە لە راپۆرتێکە هاوکارم تەیفور لە سۆران لەگەڵمانە بۆی داناین بینیمان، بەڵام دەمانەوێت زیاتر لەبارەی سۆران بزانین، بۆی بزانین لە سەری ساڵ بۆ شەوانی سەری ساڵ بۆ ئاهەنگەکان چ ئامادەکاریەک کراوە تا چەندێک ئەو پرۆژانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە سۆران ئەنجامی داوە کاریگەری هەیە لە ڕۆی کارتی گەشتیاریەوە گەشتیارێکی زۆر بۆ لای خۆی ڕابکێشێت. لەسەرم بابەتە لەگەڵ ڕەجەب زوبەیر قایمەقامی قەزای ناوەندی سۆران گفتوگۆی زیاترەکەین تایبەت بە ئامادەکاریەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ سەری ساڵ و هاتنی گەشتیاران. ئەم کاتتان باش بەڕێز. ڕەجەب دەمەوێت پرسیارەکەم سەرەتا بەوە دەست پێ بکەم لەگەڵ ئەوەی کە دەبینین ئیدارەی سەربەخۆی سۆران ڕۆژ بە ڕۆژ زیاتر فراوانترە بێت و ئەم فراوان بوونا بێت دەرفەتێ بێ بۆ ئەوەی کە گەشتیارێکی زیاتر ڕووبکەنە ناوچەکە. ئەم ساڵ چ جیاوازیەکی لەگەڵ ساڵانی دیکە هەیە و ئامادەکاریانەی کە کردوتانە و پێشبینیشەکەن چەندێک گەشتیار سەردان بکات لەم ساڵدا بۆ سۆران و دەوروبەری سۆران. ئەم کاتتان باش بە پێویستی زەزان بە بۆنێ هاتنی ساڵی نوێ پیرۆزبایی لە گشت خەڵکی کوردستان بکەم و ئومێدەوارم ساڵی داهاتوو ساڵێک بیتن کە ساڵێکی بەدیهاتنی کۆمەڵی خەون و ئاوات و ئەوانە بن کە بۆ گەلی کوردستان پێویست بوون و ئینشاڵە بەدی بێن. لەگەلەوە شاک و جەنابەت ئاماژەت پێدا لە سۆران لە دوای دروستبوونی کابینەی نوێ و هاتنەکایی ئیدارەی سەربەخۆی سۆران جیاوازیەکی زۆر دروست بووە لە کۆی ئیدارەی سۆران و تایبەتیش لە قەزای ناوەندی سۆران و دەوروبەری. ئەوەی کە دەبینی پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگابان لە هەموو کەرتەکانی کەش پەرەپێدانێکی زۆریان بەخۆوە دیتیوە بە تایبەتیش لە کەرتی ڕێگابان چونکە زانن سۆران ئەو ڕێگە سەرەکیەکانی کە داهاتە سۆران ناوچەکانی گەشتیاریمان زۆر بوون بەڵام ئەو ڕێگە سەرەکیانە ڕێگایەکی زۆر ینی بێکەلێک بوون یان بەو شێوازە نەبوون کە سەرنجی گەشتیاران بۆ لای خۆیان ڕابکێشن. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو چەند ساڵە گرنگێکی تایبەتی بە کەرتی ڕێگابان داوە کە بتوانیتن گەشتیارێکی زۆرتر بینتە چ قەزای ناوەندی سۆران چ قەزاکانی دەوروبەری سۆران و لەو ڕوەوە بودجەیەکی زۆری تەرخان کردووە وەگەر سەیریکەین توانی وەتی لەم کەرتەدا بەرە پێشچوونێکی باش بەخۆیەوە ببینیتەوە وەکوتکەش لە کەرتەکانی گەشتیاریش لە هەمان کاتە هاوتەری لەگەلەوە دەبینی پێشکەوتنێکی زۆر بەدی هاتووە لە دەوروبەری سۆران چونکە سۆران خۆی ناوچەیەکە کە لە ڕووسی گەشتیاری ناوچەیەکی سەرنجڕاکێشە ناوچەیەکە کە شاخ و داخە و دیمەن و سروشتێکی جوان هەیە بۆیە وەکو باسم کرد ئەوانە بەرە پێشچوونێکی باشی بەخۆوە بینەوە لەوەی دەردوای هاتنەکای ئیدارە سەربەخۆی سۆران. زۆر باشە کاتە ئەو پرۆژانە چی بوون کە وای کرد گەشتیاران ڕوو بکەنە سۆران زیاتر و ئەوەندە سەردانی سۆران بکەن ئەو پرۆژانە کە ئێوە دەیبینن کامیان ئەوەندە استراتیژی بوو کە ڕێگە خۆشکەر وێ بۆ گەشتیاران. ئەوەی کە سەرەکیە کە ڕێگای سەرەکی هامڵتۆنە یعنی کە سەیریکەن ڕێگای سەرەکی هامڵتۆن کە ڕێگایکی سەرەکیە کە هەولێر و دەبەستیتەوە بە مەرزی حاجومێرانەوە و هەموو ئەو ناوچانێکی گەشتیارینە جا بۆی ڕێگای سەرەکی هامڵتۆن دەبینی هەر لە خەلیفانەوە کە دەست پێ دەکاتن ئەگەر لا ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەگەر سەیریکەن لەوێ دەست پێ دەکات چ دەگاتە سۆران و چ دەگاتە شوێنەکانی کە گرنگێکی تایبەت بە ڕێگابان دراوە بە کەرتی ڕێگابان دەگەر هاوتەری لەگەلەوەشە کە ڕێگابان ئاسە خۆشتر بووە لە چاو ساڵانی ڕابردوو باشتر بەرە پێشچووە دەبینی گەشتارێکی زۆر هەر بەخۆی سروشتی منتەقەی سۆران دەبینی ئەو شەلاڵانە ئەو گەلی عەلی بەگە بێخاڵە کۆڕەکە هەر بەخۆی ناوچەی زۆر گەشتیاری جوانمانەیە تا دەگاتە ناوچەکانی کەش جا بۆیە کەرتی ڕێگاوانی کەلو کەرتانە بوو کە توانیت ئاسانکارێکی باشمان بۆ بکە و ئێستاش ئەگەر سیرکە دیمەنە جوانەکانی کە ئێرە هەیە مەسە مەوزوعی بەفرە مەسەڵەن زستانی ئەمە گەشتیاری زستانیشمان هەیە کە دێتن بۆ چای کۆڕەک و دێتە ناوچەیە بە هۆکاری بەفرەوە دەبینی چونکە بە حکمی سروشتە جوانەکەی جا بۆ یەکێ لە کەرتەکان کە زۆر تا چەند ساڵە گرنگێکی تایبەتی پێدرا بوو زۆرتر کەرتی ڕێگاوبان بووە ڕێگە سەرەکیەکان بووە ڕێگە استراتیژانە بووە کە توانیوەتی تا ئاستێکی باش بتوانیتن سەرنجڕا بکێشێ لەگەلەوەشە کەرتی تایبەتیش توانیوەتی هاوتەری لەگەلەوە هەندێک جوولە بکاتن کە بتوانیتن والێ بێتن کە خەڵکێک بتوانی سەردانی ئەو ناوچانە بکات. باشە بەڕێز ڕەجەب بە دەرفەتی ئەزانم بپرسم ماستەرپلانی گەشتیاری سۆران گەیشتۆتە کوێ لانی کەم بۆ ساڵی 2026 تا چەندێکی تەواوە بێ.
ماستر پلانی گشتیاری سۆران یەکێ لەو ماستر پلانانە کە جەنابی ڕێزە سەرۆکی حکوومەت خۆی سەرپەرشتی لەسەر دەکاتن و گرنگێکی تایبەتیش بەو ناوچە دەست چونکە ئەوەی کە لە ساڵی ڕابردووش کە سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆرانی کردبوو ئەو دانیشتنێکە لەگەڵ تیمی ئیدارە لەگە هەموو ئەو بەڕێوەبەر و قایمەقام و ئیدارە و دەگە هەموو ئەوانە کردی یەکێ لە تەوەرە سەرەکیەکانیانەوە بوو کە نیازی ئەوە هەبوو کە چه ئیدارەی سۆران بەگشتی و قەزای ناوەندی سۆرانیش بکاتە ناوچەیەکی گەشتیاری لە ئاستێکی ستانداردە نێودەوڵەتیەکان بێ بۆیە کۆمەڵێ ئەوەدا ئەو ماستەر پلانەکەش ئێستاش کە ئیشی لەسەر کردبوو ئەو ماستەر پلانەش لە گەلی عەلیبەگ ئەگە سەیر بکەن چوویتە واری جێبەجێکردنەوە و لە شوێنەکانی کەش ئێستا ئیشی لەسەر دەکرێت ئامادەکاری دەکرێت ئینشاءالله بۆ ساڵەکانی داهاتوو حەوڵ دەدرێ دەست پێ بکرێ یعنی بەشێکی دەستی پێکردە ساڵی ڕابردوو بەڵام بەشێکیان ساڵی داهاتوو یعنی دەکەویتە ساڵی داهاتوو دەگەر وەرزی بەهار ئینشاءالله دەست بە پرۆژانە دەکرێت دڵنیای بۆ چەند ساڵی داهاتوو سۆران دەبێتە ناوچەیەکی گەشتیاری زۆر پێشکەوتوو کە بتوانیتن سەرنجێکی وابکە نەکە لە ئاستی عێراق بتوانین لە ئاستی ناوچەکەش و نێودەوڵەتیش بتوانیتن سەرنجی گەشتیانەوە لە خۆیدا ڕابکێشن. باشە. بەڕێز ڕەجەب تەواوی ئامادەکاریەکان باست کرد کە ئەنجام دراون بۆ سەری ساڵ و ئاهەنگەکانی سەری ساڵ. پێشبینیەکەن کە چەندێک ڕێژەی گەشتیار بۆ ئامادەکاریانە زیاد ببێت و چەندێک گەشتیار ڕووبکاتە سۆران و ناوچەکانی دەوروبەری. ناتوان ڕێژێکی دقیق تهدید بکەم برێن ڕێژێکی ئەوەندە گەشتیار دێتن و ئامارێکی دقیق نایە بەڵام ڕێژێکی زۆرە ئێستا شەو چەند ڕۆژێ ڕابردوو شەگە سیرکەین لەو ناوچانە کە دەوروبەری سۆران دەکاتن گەشتارێکی زۆر ڕووی تێکردێ بە تایبەتی شاخی کۆڕەگەگە سیرکەن خەڵکێکی زۆر سەردان دەکاتن چونکە بە تایبەتیش ئەو چیای کۆڕێکێکە لە شوێنانەیە کە بەزستانە زۆر سەرنجڕاکێشە بەلای گەشتیارانەوە و لە هەمان کاتدا ناوەندی سۆرانیش لێرەش ئامادەکاری کراینە ئامادەکاریەکان چ ڕازاندنەوەی شارە چ دانانی ئاهەنگە بۆی کە خەڵکێکی تکەش ئەگەوانە کە چ لە ناو شارن چ لە دەرەوەی شارن کە ڕوو لە سۆران دەکەن لە هەمان کاتدا بتوانن سەرنجی و خەڵکی ڕابکێشین کە سەردانی ئەو شارە بکات. باشە گرنگترین پلان و پرۆژە بۆ ساڵی نوێ چیە؟ دوو لە پرۆژە استراتیژیەکان کە گرنگترینن لە ساڵی داهاتوو پلانتان چییە بۆی کام پرۆژانە؟ پلانەکانی کە ئەم ساڵ پێمان باش بە بۆ ساڵی داهاتوو پلانی لەسەردا بنێن ڕاستی مەوزۆی گرنگی تایبەت بە مەوزۆی سەوزکردنی سۆران و دروستکردنی کۆمەڵی پارک و باخچە بدرێتن لە سۆران و دروستکردنی کۆڕنیشی سۆران لە هەمان کاتدا بتوانین شتێک بکەن کە لە سۆران چونکە چوونەتە قۆناغێک کە بە هەموو دیزاین ئامادەکاریەکان هەمووی تەواو بووە دەکرێتن لە ساڵەکان داهاتوو کە ئیشی لەسەر بکەنێکی لە پلانانەمانەوەیە کە تەرکیزێکی سەرەکی بکەینەوە چۆن بتوانین گەشتیاری زۆرتر بۆ سۆران ڕابکێشین و بگەینە ئەو ئاستەی کە مەطلوبە چونکە ڕەنگە ئەوە ئامادەکاریەکانی و چەند ساڵی ڕابردوو کردومانە بەشێکە وەکو گوتە ژێرخانێکە ئامادە کراوە بەڵام بۆ ئەوەی کە سۆران بە تەواوەتی بکەویتە ئەو ئاستەی کە بتوانین گەشتیار بۆ لای خۆ ڕابکێشی پێویستیمان بەوەی کە ئەو پلانانێکە هەبوونە ئامادە کراون بەشێکی قۆناغی سەرەتایی تێپەڕاندووە بکەویتە واری جێبەجێکردن بە تەواوەتی و ئینشاءالله نیەتمان وایە ساڵی داهاتوو دەست بکەین بەو پلانانە و دروستکردنی کۆمەڵی پارک و باخچەی گەورە و کۆڕنیش و احتیمال بەو بوارە بدەین کە بتوانیتن خەڵکێکی زۆرتر گەشتیار و هەلی کاری زیاتر بۆ خەڵکی قەزای ناوەندی سۆران و ئیدارەی سۆران بڕەخسێنیتن. بەڵێ سپاس دەکەین ڕەجەب زوبەیر قای مەقامی قەزای ناوەندی سۆران میوانی کوردستان 24 بوو. سپاس بۆ ئامادەبوونیت. سپاسان.